لەبارەی نوێژ و ڕۆژۆ پرسیاری لەکرد ئەمەش وەڵامەکەی بوو. زۆر کەس لە من دەپرسێ ئارامی و سەبرەکەت لە چیەوەیە دێت بێگومان لە تێگەشتنە لە قورئانی پیرۆز. یەک و دوان و سیان نییە. خەڵکە و زاهیر خۆی دەڵێت تا ئێستا 8 جار زیارەتی ماڵی خۆی کردو و نیەتی نوێی مشی هێناوە. 8 جار سەردانی مەکەی پیرۆزم کردووە، 8 عەمرم کردووە. ئینشاڵڵا حەجیش دەکەین و خوددا تەمەن بدات و بەنیازم لە ئایندەکانی تردا دوای تەواوبوونی فەرزی حەجی ئەمساڵ سەردانی مەکەی پیرۆز بکەمەوە بۆ عەمرەیەکی تر. بۆ هەڵکە و زاهیر مانگی ڕەمەزان دەرفەتە چەند بەرهەمێکیانی تێدا دروست بکات. ئەمساڵ ختمی قورئانی بە گرافیک و دەنگ بڵاو کردوتەوە. ئەستی بەس ئامادەکاریم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کردبوو. هیچ کارێکی تایبەتم نییە بە نەورۆز، بەڵام بۆ دوای جەژن بێگومان بەرهەمی هونەری ترمان دەبێت.